هەمومان پێویستە ئاگاداری تەندروستی خۆمان بین. بۆیە من ئێستا باسی چەند ڕێنماییەکتان بۆ دەکەم کە ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کەم دەکاتەوە. با بزانین ئەو ڕێنمایانە چین. خۆپاراستن لە شێرپەنجە. 4 ئامۆژگاری بۆ کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. ترست لە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هەیە؟ بەرپرسیارەتی وەربگرە بە ئەنجامدانی گۆڕانکاری وەکو خواردنی خۆراکی تەندروست و پشکنینی بەردەوام. لەلایەن تیمی کلینیکی مایۆ ئامادەکراوە کە چۆن ئەگەری توشبوون بە شێرپەنجە کەم بکەینەوە. ئامۆژگاری زۆر هەیە، بەڵام هەندێک جار لەوانەیە ئامۆژگاری جیاواز لە توێژینەوەیەکەوە بۆ توێژینەوەیەکی تر بدۆزرێتەوە. زانیاری دەربارەی خۆپاراستن لە شێرپەنجە بەردەوامە لە نوێکردنەوە، بەڵام ئەو بۆ چونێکە هەڵبژاردننی شێوازی ژیان کاریگەری لەسەر ئەگەری توشبوون بە شێرپەنجە هەیە با شتێکی ئاسایی سیر دەکرێت. دوور بکەوەرەوە لە بەکارهێنانی تووتن. جگەرەکێشان پەیوەندی با چەندین جۆری شێرپەنجەوە هەیە، لەوانە شێرپەنجەی سیەکان، دەم، قوڕک، پەنکریاس، میزڵدان، ملی ڕەحم و گورچیلە. بەرکەوتن با دووکەڵی دەستی دوو لەوانەیە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی سیەکان زیاتر بکات. بەڵام جگەرەکێشان تاکە هۆکار نییە کە زیان بە تەندروستی دەگەێنێت. جوینی تووتن پەیوەندی بە شێرپەنجەی بۆشایی دەم و قورگ و پەنکریاسەوە هەیە. دوورکەوتنەوە لە تووتن یان بڕیاردان لە سەر وازێنان لە بەکارهێنانی بەشێکی گرنگە بۆ خۆپاراستن لە شێرپەنجە بۆ یارمەتیدان لە وازێنان لە جگەرەکێشان. پرسیار لە پزیشکەکەت بکە دەربارەی بەرهەمەکانی وازێنان لە جگەرەکێشان و شێوازەکانی تری وازهێنان. دووهەم، ڕێجیم بۆ تەندروستی باشە. هەرچەندە خواردنی تەندروست گەرنتی خۆپاراستن لە شێرپەنجە ناکات، بەڵام لەوانەیە ئەو مەترسیە کەم بکاتەوە. پێویستە ئەو ڕێنمایانی خوارەوە ڕەچاو بکرێت. بڕێکی زۆر سەوزە و میوە بخۆ. خۆراکەکەت لەسەر میوە و سەوزە و خواردنەکانی تری ڕۆکی وەکو دانەوێڵی تاو و گەنمە شامی چڕ بکەرەوە. خواردنی خۆراکی سوکتر و کەم چەوری با دوورکەوتنەوە لە خۆراکی کالۆری بەرز، لەوانە شەکری پاڵاوتە و چەوری سەرچاو ئاژەڵەکان. بە هیچ شێوەیە کحول مەخۆرەوە، لەبەر ئەوەی کحول ئەگەری توشبوون بە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە زیاد دەکات، وەکو شێرپەنجەی مەمک و قۆڵۆن و سیەکان و گورچیلە و جگەر. گۆشتی پرۆسسکراو کەم بکەرەوە، لەبەرەوەی خواردنیان ڕەنگە کەمێک مەترسی توشبوونت بە هەندێک جۆری شێرپەنجە زیاد بکات. بەپێی راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی تەندروستی جیهانی بۆ توێژینەوە لەسەر شێرپەنجە، ئەو خانمانی ڕێجیمی دەریای ناوڕاست پەیڕەو دەکەن کە زەیتی زەیتون و گوێزی جۆراوجۆر لەخۆ دەگرێت، ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی مەمک کەمترە. ئەم ڕێجیمە زیاتر جەخت لەسەر خۆراکە ڕۆکیەکان دەکاتەوە، وەکو میوە و سەوزە و دانەوێڵی تەواو، گەنمەشامی و گوێز. و ئەو کەسانی ئەم ڕێجیمە پەیڕەو دەکەن چەوری تەندروستیان پێ باشترە، وەکو زەیتی زەیتون بەسەر کەرە. هەروەها ماسی لە گۆشتی سوور. سێهەم، پاراستنی کێشی جەستەی تەندروست و وەردشکردن بە بەردەوامی. پاراستنی کێشی تەندروست لەوانەیە مەترسی توشبوون بە هەندێک جۆری شێرپەنجە کەم بکاتەوە، لەوانە شێرپەنجەی مەمک، پرۆستات، سیەکان، قۆڵۆن و گورچیلە. و چالاکی جەستەی گرنگە، جگەلەوەی یارمەتی دەدات کۆنتڕۆلی کێشت بکەی. وەرزشکردن با تەنیا مەترسی توشبوونت بە شێرپەنجەی مەمک و قۆڵۆن کەم دەکاتەوە. هەر بڕات چالاکیەکی جەستەی بێگومان سوودی بۆ تەندروستی دەبێت، بەڵام بۆ ئەوەی زۆرترین سوودی لێوەربگریت پێویستە هەفتانە لانی کەم 150 خولەک بۆ چالاکیە سوودەکانی لەشدوانیان 75 خولەک لە هەفتەیەکدا بۆ چالاکیە بەهێزەکانی لەشدوانی تەرخام بکەیت. دەتوانرێت چالاکیە سوک و ماندۆکان تێکەڵ بکرێت. هەروەها پێویستە ئامانجێکی گشتی دابنیت کە لانی کەم 30 خولەک لە ڕۆتینی ڕۆژانت بۆ چالاکی جەستەیی تەرخام بکەیت. تا زیاتر چالاکی جەستەی بکەیت باشترە. چوارم، خۆت بپارێزە لە تیشکی خۆر. شێرپەنجەی پێویست یەکێکە لە جۆرە باوەکانی شێرپەنجە و یەکێکە لەو جۆرە شێرپەنجانی کە دەتوانرێت ڕێگری لێ بکرێت. بۆیە ئەم ئامۆژگاریانە تاقی بکەرەوە. دوورکەڕۆ لە خۆری نیوەڕۆ لە نێوان کاتژمێردەی بەیانی تا 4 ئێوارە، چونکە لەو کاتەیە تیشکی خۆر زۆر بەهێزە. لە سێبەردا بمێنەرەوە کاتێک لە دەرەوە بوویت تا دەتوانیت لە سێبەردا بمێنەرەوە. و چاوێڵکەی خۆر و کڵاوی لێوارپان یارمەتی دەرە بۆ پاراستن لە خۆر.